بڕیارێک هەیە لەو نزیکانە کەناڵی زووم بکرێتەوە ئینشاءڵڵا. بەخێر بێن. ئەمە ئەمڕۆ وەکو ئینستیتوتی مافەنی دەوڵەتیەکان بۆ مافەکانی مرۆڤ لەگەڵ ڕێکخراوی پەیامنێران گفتوگویەکی کراوەمان کرد بە بەشداری سنتەری میترۆ و هەروە ژمارەیەک لە میدیاکاران و هەروە ڕۆژنامەنووسان مامۆستای زانکۆ بە مەبەستی ئامادەکردن راپۆرتێک چی تێروتە سەر لەسەر دۆخی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و هەروە پرسەکانی ئازادیرا دەڕبین لە هەرێمی کوردستان و ئێمە ئەم راپۆرتە بە مەبەستی ئەوەیە کە لە سەرەتای مانگی دادێ ئێمە بەنیازی داوەتنامەیەکمان بۆ هاتووە فەرمی لەلایەن یەکێتی پەرلەمانی یەکێتی ئەوروپا و هەروە سەندیکای ڕۆژنامەنووسانی جیهانی لە یۆناان و لە بەلجیکا بۆی ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان بە ئەمانەتەوە بگەینین و داوای پاڵپشتی زیاتر بکەین بۆ ڕۆژنامەنووسان و میدیاکارە. بەداخەوە ئەماوەی کە بۆ دوای ڕوویدا داخستی کەناڵی زووم کارێکی زۆر خراپ بوو و تەسیری لە سومعی هەرێمی کوردستان کردووە ناکرێت میدیای ئازاد لە هەرێمی کوردستاندا بخرێ و زووم لە ماوەی ڕابردوو زۆر بە پرۆفیشناڵانە کاری میدیایی خۆیان کردووە پێمان یعنی ناڕەحەت بووین و بەیاننامەشمان دەرکردووە و زۆربەی وڵاتان ئەوانەی نێردە دەبرەوەتەکان لە هەرێمی کوردستان و ئەوانیش بە هەمان شێوە بەیاننامەیان هەمە بووە و بەڵام بڕیارێک هەیە لەو نزیکانە کەناڵی زووم بکرێتەوە ئینشاءڵڵا.